ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی ئەوکار ماتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕێی چەند هەواڵ. کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە پەترۆشیمی شابات، دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی لە شنۆ، جێبەجێکرانی سزای سێدارەی دوو بەندکراوی کورد لە زیندانی جیرۆفت، دیداری پەخشان عەزیزی و وریشە مرادی لەگەڵ بنەماڵەکانیان، ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی بانەیی لە گرتوخانەی ئیتلاعاتی سنا، ناڕەزایەتی کرێکاران لە ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی گیلان، کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرهەنگی لە بۆجنور، ناڕەزایەتی خەڵکی زابۆل لە ئاست نەبوونی گاز، داخرانی 22 کارخانەی سیمان بەهۆی نەبوونی گاز و بەرق، و سەپاندنی 161 ساڵ زیندان بەسەر 22 چالاکی سیاسی لە ئیسفەهان. کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە پەترۆشیمی شابات، ڕۆژی پێنجشەممە 6 بەفرامبەر. کرێکارانی شاغەڵ لە پەترۆشیمی شابات لە ئەست نەدانی داخوازیەکانیان و ناڕوونی دۆخی پیشەییان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران ماوەی چەند مانگە خاوەنکار حەقدەست و مەزای کرێکارانی پەرداخت نەکردووە و کاتێک لە ئازدۆخی خراپی معیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە ژمارەیەکیان لەسەر کار دەرکراون. کرێکاران وتویانە لەلایەکەوە گوشاری معیشەتیان بۆ هاتووەوە، لە لایەکی دیکەوە بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی ئیجتیماعی لە خزمەتگوزاریە دەرمانیەکانیش پێبەش کراوە. دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی لە شنۆ، ڕۆژەی پێنجشەممە 6 بەفرامبەر 4 هاوڵاتی خەڵکی شاری شنۆ بە ناوەکانی نورەدین مەلا عەلیزادە، عەبدوڵڵاه عومەری، تۆفیق ئەمینی و محەممەد بێهروزی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بە شێوەیەکی وەحشیانە هەڵیان کوتاوەتە سەرماڵی ئەو 4 شارۆمەندە و بە توند و تیژیەوە دەست بەسەریان کردوون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستا نییە. جێبەجێکردنی سزای سێدارەی دوو بەندکراوی کورد لە زیندانی جیرۆفت، بەیانی ڕۆژی پێنجشەممە 6 بەفرامبەر حکمی ئەعدامی دوو بەندکراوی کورد بە ناوەکانی عیسا ئەمینی تەمەن 27 ساڵ و سامان فەخری تەمەن 32 ساڵ لە زیندانی جیرۆفت لە پارێزگای کرمان جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی چوارشەممە و دوو بەندکراوە ڕەوانەی بەندی تاکە کەسی کرابوون. عیسا ئەمینی خەڵکی سەردەشت و سامان فەخری خەڵکی شاری بانە بووە و پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوون. دیداری پەخشان عەزیزی و وریشە مرادی لەگەڵ بنەماڵەکانیان. لە ڕۆژانی ڕابردوودا وریشە مرادی و پەخشان عەزیزی دوو بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام پاش چەند مانگ چاویان بە بنەماڵەکانیان کەوتووە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ، وریشە مرادی لە بەرواری هەفتەی خاکەلێوەی ئەم ساڵ و پەخشان عەزیزی لە 16 پوشپەڕی ئەم ساڵەوە لە مافی چاوپێکەوتن و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەری کرابوون. وریشە مرادی سەرەڕای توشبوون بە نەخۆشی هێشتا لە دەستڕاگەیشتن بە پزیشک بێبەشە. ئەم بەندکراوە تەنیا مافی بەکارهێنانی چەند دەرمانێکی هەیە کە پێشتر پێی دراونوە دۆخی جەستەیی ڕۆژ بە دوای ڕۆژ خراپتر دەبێت. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی بانەیی لە گرتوخانەی ئیتلاعاتی سنا. ماوەی 23 ڕۆژە دوو هاوڵاتی خەڵکی بانە بە ناوەکانی خەلیل فەخری تەمەن 53 ساڵ و ڕەسوڵ فەخری 52 ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. خەلیل و ڕەسوڵ فەخری هەردوو برا و خەڵکی شاری بانە کە لە ڕێکەوتی 13 سەرماوەزی ئەم ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕاگوێزی گرتوخانەی ئیتلاعاتی سنە کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بە دوواداچوونی بنەماڵەی فەخری تا بە ئەمڕۆ ئێجا کامێکی نەبووە و هۆکاری بەندکرانیان ڕوون نییە.
ناڕەزایەتی کرێکاران لە ڕێکخراوی ئاو ئاوەڕۆی گیلان. ڕۆژی پێنجشەممە 6 بەفرامبار کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاو ئاوەڕۆی پارێزگای گیلان لە ئاست نەدانی حەقدەست و مەزایە ناڕەزایەتیان دەربڕیوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاو ئاوەڕۆی پارێزگای گیلان ماوەی 6 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بەرپرسانی ئەو ناوەندە دەوڵەتی ڕایان گەیاندووە تا ڕێکخراوە دەوڵەتیەکانی ئەو ئوستانە قەرزەکانیان بە ئیدارەی ئاو ئاوەڕۆ پەرداخت نەکەن، پارەیان بۆ جێبەجێکردنی داخوازی کرێکاران نییە. کۆبوونەوەی خانە نشینکراوانی فەرهەنگی لە بۆجنورد. خانە نشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 هەتاوی لە شاری بۆجنورد ڕۆژی پێنجشەممە 6 بەفرامبار لە بەردەم ئامۆزش و پەروەرشی خوراسانی شومالی کۆبوونەوە. خانە نشینکراوانی فەرهەنگی بۆجنورد هاوشێوەی هاوکارەکانیان لە شارەکانی دیکەی ئێران لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسان سازی، دابینکردنی بیمەی تەکمیلی و هەروەها چاکسازی لە ژیان و معیشەتیان. ناڕەزایەتی خەڵکی زابۆل لە ئاست نەبوونی گاز. ڕۆژی پێنجشەممە خەڵکی شارستانی زابۆل لە ئاست نەبوونی کەپسولی گاز ناڕەزایەتیان دەربڕیوە و دژ بە ڕژیم دروشمیان بەرز کردوێتەوە. بە پێی زانیاریەکان لولەی هەناردەکردنی گاز بۆ پاکستان لە پارێزگای سیستان و بەلوچستان تێپەڕ بووە، بەڵام زۆربەی شارەکانی ئەو پارێزگایە گازیان نییە و خەڵک بە دوای کەپسولی گازدا سەرگەردانن. لە شارستانی زابۆل بەهۆی هەناردەکردنی گاز بۆ ئەفغانستان کەپسولی گاز لەو شارە دەست ناکەوێت و خەڵک ناچارن چەندین سەعات لە ڕێزدا ڕاوەستن. داخرانی 22 کارخانەی سیمان بەهۆی نەبوونی گاز و بەرق. دەبیری ئەنجومەنی خاوەنکارانی سەنعەتی سیمانیەران ڕۆژی پێنجشەممە 6 بەفرامبار ڕایگەیاندووە کە کوورەخانەی 22 کارخانەی سیمان کوژاوەتەوە و کار و چالاکیەکانیان ڕاگیراوە. وتەکانی ئەو بەرپرسە دەوڵەتیە لە حاڵێکدایە کە کوورەخانەی کارخانەی سیمانە بێ 24 کاتژمێری ڕۆژ داگیرسا بێت تاکو وە بەرهێنان تووشی کێشە نەبێت. نەبوونی گاز و بەرق بۆتە هۆی داخرانی 22 کارخانەی سیمان و بە سەدان کرێکار لە وەرزی زستاندا بێکار کراون، بەڵام بەرپرسانی ڕژیم ئاماژە بە کێشە و گرفتی کرێکارانی بێکارکراو ناکە. سەپاندنی 161 ساڵ زیندان بەسەر 22 چالاکی سیاسی لە ئیسفەهان. لە ڕۆژانی ڕابردوودا دادگای ئینقلابی ئیسفەهان 22 چالاکی سیاسی دانیشتووی ئەو شارە کە لە پەیوەندی لەگەڵ پەروەندەی خانەی ئیسفەهاندا دەست بەسەرکرابوون بە سەرجەم 161 ساڵ زیندان مەحکوم کردووە. بە پێی حکمی دادگا سەمانە عەموشاهی بە 23 ساڵ، مەرجان بە شام و مین و حەیدەری هەریەکە و بە 11 ساڵ، شەمیم بەهارزادە بە 8 ساڵ و مەهشاد کەشانی، هودا سادەقی، عیرفان خەلیلیان، مێرشاد بورجیان، پویا تالیبان، مەریەم فەرهەنگ، کیان تالبی، مینا نەدایی، ڕۆزبە دانا، پویا دانا، بەهار سولەیمانی، محەممەد ڕەزا قوتبی زادە، سیما تەرکیان، زەینەب پەرەندا، محەممەد سوخەنوەر، ئەمیر عەجەمیان، پارسا حاجی ئاقایی و ئەمیر ساراری هەریەکە و بە 6 ساڵ زیندان مەحکوم کراون. شایانی باسە کە هەر یەک لەو بەندکراوانە جگە لە زیندان بە 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش سزا دراون. گیان لەدەستدان و برینداربوونی 2 سوختبەر لە نیکشار و بەندەر عەباس. لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی ڕژیم لە شارەکانی بەندەر عەباس و نیکشار تەقیان لە سوختبەران کردووە و لە ئەنجامی و هێرشەدا سوختبەرێکی مێرمنداڵ بە ناوی تەها مەلاحی تەمەن 16 ساڵ گیانی لەدەستداوە و سوختبەرێکی دیکە بریندار بوو. بە پێی راپۆرتی حاڵوە شێزە ئینتزامیەکانی نیکشار بۆسەیان بۆ قاچاقچیانی مادەی هۆشبەر و سوختبەران داناوە و ڕاستەوخۆ تەقیان لە ئۆتۆمبیلەکان کردووە. لە ئەنجامی وێرشەدا سوختبەرێک بە سەختی بریندار بووە، بەڵام هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە. لە لایەکی دیکەوە ئێزە دەریاوانیەکانی بەندەر عەباس بە لەمی سوختبەرێکیان داوەتە بەردەستڕێژی گولە و بۆ هۆیەوە مێرمنداڵێک بە ناوی تەها مەلاحی تەمەن 16 ساڵ 2 فیشەکی بەرکەوتووە و گیانی لەدەستداوە. کوژران و برینداربوونی دەیان فەلەستینی بەهۆی بۆردومانی غازا.
لە 24 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 6 فەلەستینی بەهۆی بۆردومانەکانی ئیسرائیل لە غەزە گیانیان لەدەستاوە و بە دەیان کەس بریندار بوون. بە پێی راپۆرتەکان بەهۆی بۆردومانی 3 خانوو لە کەرتی غەزە زیاتر لە 6 فەلەستینی کە زۆربیان کەسی مەدەنی و ژن و منداڵ بوون گیانیان لەدەستاوە و 50 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها بەهۆی بە ئامانجگرتنی ئۆتۆمبیلێک 5 هەواڵنێر کوژراون و ئەو کردەوە تێروریستیە ناڕەزایەتی بەرینی یەکێتی ڕۆژنامەوانان و هەواڵنێرانی جیهانی بە دوای خۆی داێنا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆمەڵکوژی عەلەویەکان لەلایەن تەحریری شام لە سووریا. بە دوای سەرکوتی ناڕەزایەتی عەلەویەکانی سووریا لەلایەن دەوڵەتی تازەیە وڵاتە، چەکدارانی تەحریری شام دەستیان داوەتە ڕەشبگیری و کوشتنی ناڕازیان و چەند کەسیان سەربڕیوە. بە پێی ویدیۆیانێک کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، چەکدارانی تەحریری شام ناڕازیان بە بەراز ناو دەبەن و پاش دەست بە سەرکردن ناشاریان دەکەن وەکو ساگ پارس بکەن. هەروەها چەکدارانی تەحریر و شام چەند دەست بە سەرکرا و لە پێشاوی کامێرا سەردەبڕن و ژمارەیەک دەدەنە بەردەست ڕێژی گولە و خەڵکی سەر شەقام مەشکەنجەوازار دەدەن. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.